پێشکەشە بەو دەنگە تەزویرانەی دران بە تۆ سەرۆک بەو ترسەی کە لە ناودڵی هەمومانە ئەژی ترسی ئەوەی ڕۆژێ دێ ئەمان کوژیت بەو ڕۆژەی منیشی تیا کوژیت سەرۆک سەرۆک ئەی دێوەزمەی ڕۆژگارەکانی ئێمە ئەی موتور بە لە کینە و لە دڕندەی ئەی ئەو سێوە حرامەی کە لە قورجی کورد گیرایی سەرۆک ئەی ئاش و بیساڵی نەهات ئەی ئەو شمشێرە حرامزادەیەی خوێنی عەلیەکانی ئێمە دڕشت ئەی ئەو نوگرە سەلمانانەی کە ئەوانێکە مناڵی هەژاری کورد دەرخوادی تووتکەکانی ئەدەیت سەرۆک ئەی ئەو بەزەیە سیاسی ئێواران تووتکەکانی خۆت ئەبەیتەوە بۆ کولانە و ئێمەی مناڵە بەسیەکانی شار ئێمەی بۆ یاخچیەکانی لای قەوات ئێمەی نەوەی شەهیدانت بیر دەچێ سەرۆک ئەی خوا پێوم ئەی فیشەکی تەقی سیرەشی ئاب ئەی دەبابەی هاتووی باس ئەی قەنبۆشی میتچی سەرۆک ئەی ئەو جەلادەی هەموو شەوێ بەجنێوەکانت ئەمان خوێنی ئەی سەد دامە باڵا کورتەکە ئەی دیکتاتۆرە گرگنە قەشەنگەکە ئەی پول پەروەری میلەت فرۆش سەرۆک ئەی هەر لە مناڵیەوە سەرۆک ئەی شا خەلیفەی تەریقەتی ئاش بەتاڵ و ئەی لە باپیر و بابی خۆچوو سەرۆک ئەی نمونەی تو لەو تانجی داژی کەران ئەی مرد و خۆر ئەی گۆڕ هەڵکەنەی شەهید و ئەی سۆپەر مارکێتی نیشیمان فرۆشتن سەرۆک ئەی بازاری خیانەت و ئەی هەرچی بەدی و هەرچی ڕسوایی هەیە سەرۆک ئەی گول لەی ناودەمی سەردەشت و ئەی فیشەکی سەرسنگی سۆران ئەی ئەوامی کوڕە بابوو ئەی بەدبەختی ڕۆژگاری ئێمە سەرۆک ئەی باڵا بەرسن لە ئیرادەی ناو سندوقی دەنگدان و ئەی قەویتن لە سجیلاتی تەزویری ڕۆژگاری دەنگدان سەرۆک ئەی کە تا قیامەت بە قولمانەوە نووسایت و هاوار بۆ کەرامەتمانەکەیت و ئەمان فرۆشی ئەی ئەوەش دیهایەی کە هەمومان هێندەی ڕقی خوا لە بەزەیت ئەترسین سەرۆک ئەی ئەو مۆتەکەی کە هەموو شەوێ دێتە ناو جێگەکەمانەوە و ئەفکمانەکەیت و دواتریش بۆ باشترکردنی بازارت وەک نوکتە لە ناو بازارگەی شەرەفتا ئەمان جێڕیتەوە سەرۆک ئەی ئەو ژەهرەی کرایتە ناو تانکی سەربانی کوردەوە و ئەی ئەو پیاوە گرکنەی کە جگە لە ماڵی خۆتان لە هیچ شوێنێک وەک پیاو سێری ناکەن سەرۆک ئەی ئەو پیاوە ئیرۆتیکیە شێخزادەیەی بەرماڵی مزگەوتەکانت دا بە قونی نهێنیەکانتە دەبوو تۆ بە فیشەکی شەهیدێکی شەڕی ناوخۆ کۆتایی بەهاتایە ئەبوو تۆ ببوویتایە بە تەقنەوە و نازانم بۆ هەمیشە تەقینەوەکان ئێمەی پێوە ئەبین و ئێوەی لەسەر خەڵا دەکرێن نازانم خوا چی کە تا ئێستا تۆی هێشتۆتەوە بۆ زوڵمداری ئاخۆ حکمەتی تەمەنی درێژی تۆ چی بێ جگە لە تۆمارکردنی خیانەت و پارەی زیاتر سەرۆک ئەی ئەو ڕۆژگارە ڕۆشەینەوەی ئەمڕۆی کوردی تێکەوت سەرۆک ئەی ئەو غەڵەتەی کە بۆ یەکەم جار و ئاخر جار کردمانیت سەرۆک ئەی وشکە ساڵی کێڵگەکانی ئێمە ئەی ئەو دەمانچەیەی ڕوود کردە هەمومان سەرۆک ئەی شوشەی ناو زیندانەکانی ئاکرێ و ئەی قامچی دەستی ئەولیاکانی خۆت بەم هەموو خەدە ڕژاوەتەوە بەم هەموو خوێنەوە بە دڵی بە کوڵی ئێمە پێمەکەنە بە گۆڕی سارد و سڕی ئەو مناڵانە پێمەکەنە کە خۆ سرت بڕین قسەی ڕق لە ڕووی ئەو لافیتانە مەکە کە ڕوە و تۆ بەرز کراونەتەوە و پێت ئەڵێن کوا سەردەشت بیل لە تەقاندنەوەی ماڵی ئێمە مەکەرەوە واز لە پیلانی ترساندن و کوشتمان بهێنەوە بڕۆ بڕۆ بەر لەوەی ئاش بەتاڵی ڕۆژگاری خۆ دووبارە بکەیتەوە بڕۆ بەر لەوەی لەبەر چاوی هاوڕێمیتەکان تا دەرت بکەین بڕۆ بەر لەوەی لاوی مەدی کورد بێتە سەرت وا جوانە بڕۆیتەوە بۆ مۆسکۆ بڕۆیتەوە بۆ کەرەچ بڕۆیتەوە بۆ ئەنقەرە بڕۆیتەوە بۆ تەلەبیب سەرۆک ئەی ئاشوبی ڕۆژگارەکانی ئێمە قوربان 8 ساڵ لەمەوبەر کچێ کوشتمی 10 ساڵ بەر لە ئێستا لە خۆر ئاوە 8 ئەوان پێش ئەم سەردەم هاتووم کیمیایی هەڵەبجەم بەسەردا پرژێنراوە لە گەرمیان ئەنفارکراوم لە بەهاری ڕاپەڕینە تۆ لە کەرەج و تاران بوویت من هەڵم کوتایە سەر ئەمنەکە لە شەڕی پارە و پولتاندا هێندە کێرەوەریم چەشتووە کە ئیتی بێستان لێکەمەوە گەر دەستیشت ئەچێتە خوێنی منەوە قۆڵی هەڵکە تۆ پیشە دەکە پیاو بکوژی قوربان
بۆ کوێ ئەچیت لە هەر کوێبی ئەدنووسمەوە نەک هەر یەکجار هەموو ڕۆژێ لە خاچم بەی هەموو ساتێ هەڵمواسی منیش نەبم کوردیەکەیە کە تێت ئەگا سەردەشتێک ڕاست ئەبێتەوە بۆ ئێمەت بژێڕێتەوە گوێم لە نووزەنووزی سەگێکی بەرماڵەکەت بۆ ئەیوت خۆزگەم بەو گەماڵەی کەسەکی بەرماڵتان نییە چاوی پڕبوو بوو لە تەم و ئەیوت خوایە قەت نەمکەی بەسەرۆت گوێم لە نزای شەهید بووە شەهیدێک نەهاتە خەوم و نەڵێ تف لەو شتەی ئێمەی لە پێشتەبابەکانەوە ناردوو هەر بە زیندوی فرۆشراین لە پێناو دینارەکانیە بە ناوی نیشتیمانەوە خوێنی ڕشتین خودایە سوپاس بەس نییە منیش ئەو نەبووم گوێم لە مناڵە بۆ یاخچەکەی سەراب و ئەیوت کێ قاچی دائەنێ داینێ بۆ یاخ بۆ هەمووتانەکەم سەرۆک نەبێ زۆر ئێواران کە خەدری ئەم فیرعەونە باڵا کورد تەمەسی کردوم گوێم لە دەنگی ئەم خاکە بۆ ئەیوت لەوەتەی هەم لەوەتەی بووم نامەردی وەک ئەم خۆفرۆشم لەسەر نەبووە زۆر نامەردیم دیوە لێتەن بەڵام تا هەنووکە بەدکردەوەی وام نەدیوە ئەو ئێوارەی کە کوژرایی زەرەی هاوڕێم هەموو خاچی ئەم وڵاتە هاوالی کرد ئەیامێکە گەنجی مرد و ڕۆڵەی هەژاری ئەم گەلا خنچێنیت ئەیامێکە ئەی کوڕی ئاش بەتاڵ ئەی پاشەل پیس ئەی قارەمانەکەی سیوەکی ئاب ئەیامێکە هەرچی وەک تۆ نەدوێ وەک تۆ بین نەکاتەوە وەک تۆ سەری دنیانەکە تۆ شوێنیت ئەیامێکە زۆر لە مێژە دەستت بە خوێنی ڕۆڵەی کوسوور کردووە ڕۆژگار دەست بە خوێنت سوورەکات